40 ساڵ بەر لە ئێستا و لا ڕۆژی 19 ساڵی 1970 پێنجوێنیەکان بۆ ماوەی 3 ڕۆژ لە دژی حکوومەتی بەعسی ڕووخاوی ئەو کات ڕاپەڕینێکی جەماوەریان ڕێخست. ڕاپەڕینەکە لەو کاتە دەست پێ دەکات کە شوانێک بە ناوی دیێوانە مەجید لە دەشتی ئاڵیاوە بە دەستی سەربازانی بەعس شەهید دەبێت و پاشان تەرمەکەی دەهێننەوە ناو پێنجوێن. کە کاتێ هەواڵەکە هات ئیتر لەلایەن با بڵێن خەڵکانی تێگەشت و پێگەشتووەوە هەواڵەکە بە شێوەیەک هات کە زۆر زوڵم بوو بەلامانەوە خەڵکی پێنجێن ڕاپەڕین کە وەکو ڕاپەڕین بۆ شەوەکەی کۆمەڵە برادەر هاتنە ناو پێنجێنەوە بە شێوازی پێشمەرگایەتی. ئەلبەتە من وەکو خۆم کۆمەڵێکیان ناوم بیستون بەڵام کۆمەڵێکیان ئەبێ ناوی هەر هەمویان بهێنم من ناتوانم وەکو ناوهێنان ناویان بێنم بەڵام بەڕاستی خەڵکێکی ئازا و خۆنەویست بوون هاتنە ناو شارەوە لە 3 قۆڵی پێنجێنەوە هاتن چەند ڕۆژێک لێرە بوون تقریباً 3 ڕۆژ من بە چاوی خۆم بینیم کە مەسەلەن تارە و هەلیکۆپتەر بەسەر ئەم شاخانە جوندی دابەزان بەڵام ئەوان هەر لە ناو شارەکە بوون. پێشمەرگەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان هات بڵێن پرسیاری لێکردین ئەمەوێ بچم بۆ ناو شاری پێنجێن لەکوێوە بڕۆم کە ڕێی کرد لە ئێمە دوورکەوتەوە هاتەوە بەڕاکردن و تیەوە عسکەریە هات ئێوەش وەرن لەگەڵما با نەتانگرن ئێمە لەگەڵ ئەو نەگەڕاینەوە عسکەرێکات ئێمەیان گرت و پاش نیو سەعات منیان ئازاد کرد. لەبەر من مناڵ بووم منەوەختە 9 ساڵان بووم ئیتر بەهۆی تەمەنەکەمەوە بوو ئیتر کە منیان ئازاد کرد پاش مەسافەی من گالەکەم بەڕێ کرد و هاتمەوە بەرەو پێنجێن کە نزیکی پێنجێن بوومە بینیم ئەویان بەرەو ژر برد بەرەو هەڵاڵاوە ئیتر پێشەوەی بگەنە هەڵاڵاوە لەوێ ئەویان شەهید کرد و ئێمە بۆ بەیانیە چوین جەنازەکەیمان هێنایەوە. ئەم خەڵکە جوانانە ئەم ڕێخستنە دێرینانە یان بە هەموو بنەماڵەکانی پێنجێن بە ژن و ماڵ و مناڵۆ دوای جەنازەکە ئەکەون ئەینێن بەسەر شانیانەوە بە ناو قەزای پێنجێنە بیژێڕن بە وتارکێشان. من ئەمەوێ ئاماژە بۆ بم وەکو یەکێک لەوەی کە تەلەبەی یەکی سەرەتایی بووم واتە 6 ساڵ بووم وەکو شایەت حاڵێک ئەم موقعەیە کە ئێمە تایە وەساوین ئەوە ماڵی مەلای مامە گەورەیە من لە دوای ئەوەی کە بە ئاوا لە پیرخەسرەوە لە لای ماڵی تەجێگەی حاجی شێخارەوە ئەوەی کە ئەو خەڵکەی کە مزاهرەیە کرد ڕێخستنەکان خەڵکێکی زۆر جەماوەرێکی زۆر بە ڕوتینێکی باشە بە وتارکێشان بە وتافێشانێکی جوان دژی حکومەتی بەعس بە قسە کرد بە جنێدان بە سەدام حوسێنی گۆڕبەگۆڕی ئەو کاتە یەکێک لەوانە خوشکە گەلاوێژ بوو کە تاکە نەعلەکەی بەرزە کردەوە ئەیوو سەدام حوسێن تاکە نەعلەکەمە بەدەیان ژنی وایتیا بووە بە سەدان و هەزاران خەڵکی باش و چاک بە گەورە و بچووک و ڕیسپی و هەموو کەسایەتی و بنەماڵەکان بە دوای جەنازەکەی دێوانە مەجیۆ بوون. ڕاپەڕینەکە لە سەرەتادا لەلایەن هاوڵاتیانەوە دەست پێ دەکات و دواتر ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دێنە ناو ڕاپەڕینەکەەوە درێژە بە ڕاپەڕینەکە دەدرێت و دەچنە سەر بارەگا حکومیەکان و قایمقامیات باوتنەوەی چەندین دروشم دژی ڕژێمی بەعس. بۆ شەوی دواتریش پێشمەرگانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەندین لاوە دێنە ناو پێنجوێن بە مەبەستی هاوکاری و پاڵپشتی لە ڕاپەڕینە جەماوەریەکە و ڕووبەڕووبوونەوە لەگەڵ سوپایی بەعس. ئێمە کە هاتین ورەیەکی زۆر گەورە بوو بە خەڵکی پێنجێن خەڵکی پێنجێن لە ئەسڵا خەڵکێکی بەورە و چاک و شۆڕژگەر و پیاو بوون بەڵام کە ئێمە شاتین ئیتر بەو هێزە گەورەوە ئەو هێزە زۆر بوو بۆ ئەو زروفە کە هاتین هێزەکە لە تەختایی جەلالبەگ بە سەرپەرشتی کاک جەمالی حەمەی خواکارم بووین بە 4 بەشۆ کە بووین بە 4 بەشۆ بەشێکمان بەشونیەکمان کەمین بوو ئەوی تیش هاتین بۆ ناوشار کە هاتی لە ناوشار کاکفەرەدین حەمەساڵە لەو لابوو ئەوە دوایی کاک عەبدوڵڵا باسیەکە مامۆستا شاهۆ کاک جەمالی لێرە بوون وتی با دە پێشمەگە بن ئێوە وتمان ئێمە نامانەوێت لەگەڵ کاک عەبدوڵڵا و شەید موسەفا و ئەکرەمی ڕەحمەتی و من هاتینە ئێرە ئەم واقیعەی کە ئێوە ئەیبێنن ئەمە لێرەوە بۆ پشتۆ بۆ سەرەوە ئێمە دامەزان و دانەمەزان ئیواز سەرکەوت خەریبووی تەقەکەن عەبدوڵڵا نە ڕێک هاتنە بەردەمان کە هاتنە بەردەمانەتر لێمانان قیژوهوڕی ئیوا ئەتر ئێمە لێمانان و خەڵکی پێنجۆن هەمووی تاقەکانیان تێجیل کردووە شتەکانیان تێجیل کردووە تەقریبی ئالم شوێنە حاضریەیە هەفتە
هشتا زیاتر جندی برینار و کوژراویان بوو دوو دەبا بە لە خوارەوە سووتا کە لەگە کاکشێزا دوانە دامان لە دوو ئیڤا ئالویار لە ئیڤاکان مەجموعیتە هەر نەمانێش بێنە سەرەوە برینار بەز من برینار بووم ئەویش ڕەبارەکەی حەمەقاسێ تەقی لێکردین لە کاتین سەحابە من خەناسی فیشەکێکی خەناسم بەرکەوت. ڕاپەڕینی ساڵی 1985 بە یەکەم ڕاپەڕینی جەماوەری دادەنرێت دژی ڕژێمی بەعس لەو ڕاپەڕینەدا حکوومەتی بەعس زەرەر و زیانێکی گیانی و ماڵی زۆری بەرکەوت هەر بۆیە پەنای بردە بەرهێنانی هەزاران سەرباز و هێنانی تانک و تایارە با مەبەستی کۆتایی هێنان بەو ڕاپەڕینە ئەوە بوو بە دایان خۆپیشاندەر و کەسوکاری پێشمەرگەی دەستگیر کرد و بۆ گرتوخانەکانی خواروی عێراقی گواستنەوە. عەبدوڵڵا غەریب کەناڵی گەلی کوردستان 5